تا ئێستاش لە بەشێکی زۆری نانەواخانەکان هاوشێوەی پێشووتر هەژنان بە 1000 دینارە، بەڵام ئەگەر بەرزبوونەوەی نرخی ئارد بەردەوام بێت ئەوە ژمارەی نانەکان کەم دەکرێنەوە بۆ 6 نان. ئەمە هۆشداری نانەواخانەکانە. بەڕێوەبەری گشتی بازرگانی دەڵێت لە چەند ڕۆژی داهاتوو کۆبوونەوەیەک بەڕێوە دەچێتن و کار بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە دەکرێت. هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە ئێستا لایەنە پەیوەنددارەکان وەزارەتی کارەبا، وەزارەتی سامان سروشتیەکان، وەزارەتی کشتوکاڵ، وەزارەتی بازرگانی هەرکەس لە ئاستی خۆیەوە ئامادەسازی کردووە کۆمەڵێ ڕاوبۆچوونی هەم خاوەن فڕنەکانی وەرگرتووە، هی بازاڕی وەرگرتووە، تاجرەکانی وەرگرتووە، چی بکەین بۆ ئەوەی بتوانین ئەم بارودۆخە تێپەڕێنین بە شێوەیە کە نەکە خاوەن فڕنەکان زیانکەن نە هاوڵاتیانیش دەرەکەن. بۆیە کۆمەڵێ ڕاوبۆچوونی باش ئامادە کراوە، گەڵاڵە کراوە. ئینشاڵڵا لە هەفتەی ئایندەدا لە نزیکترین کاتی هەفتەی ئایندەدا کۆبوونەوەیەک دەکرێت هی ئەو لایەنە پەیوەنددارانە کۆمەڵی بڕیاری پێویست دەدرێت لەسەر ئەوەی کە چۆن بتوانن تەوازن دروستکەنەوانێک کە هەم خاوەن فڕنەکانیش تووشی زیان نەبن، هەم هاوڵاتیانیش دەرەمەن. بەر لە ساڵی 2014 حکوومەتی یاریێمی کوردستان پاڵپشتی نانەواخانەکانی دەکرد لە ڕێگەی پێدانی سوتەمەنی و کاراسانی بۆیان. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش داوا دەکات جارێکی ترکار بۆ هاوکاریکردنی نانەواخانەکان بکرێتن و ڕێگری لە بەرزبوونەوەی نان بکرێت. پاشەوەی کە دۆلار بەرز بووە، نرخی دۆلار وای کرد ئارد لە دەروی وڵات بە سعرێکی گرانتر بگاتە نانەواخانەکان. لۆ ئێستا هەوڵێک لە ئارادایە کە بتواندرێت دووبارە ئەو دامی حکومیە بگەڕێتەوە بۆ نانەواخانەکان کە بتواندرێت سوتەمەنیان پێ بدرێت بە سعرێکی مەدعوم بۆ ئەوەی ئەو چارەسەری و کێشەیە بکرێت. پێویستی هەرێمی کوردستان بۆ ماوەی دەمانگ لە ڕێگەی بریکارەکان کە دابەش دەکرێت 650,000 تۆن ئاردە و کۆی بەرهەمی گەنمیش زۆر لەم ژمارەیە زیاترە ساڵانە کە بەرهەم دەهێنرێن. بەهۆی نەگونجان و بەکارنهێنانی ئەو گەنمە ناچار ئارد لە دەرەوە یاریێمی کوردستان هاوردە دەکرێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.